ڕۆژ باش من ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون، هەروەها پامنێرامان لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەو شار و شارۆچکانە. بۆ ئەمڕۆ چەند تەوەرێکمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. دوو تەوەری سەرەکیبان دەبێت هەردوو تەوەرەکە تایبەت دەبن بە هەنگاوەکانی بەڕۆشتن بەرەو ساڵی نوێی خوێندن. ئایا لایەنە پەیوەندیدارەکان جگە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەندەکانی خوێندن یەکێتی مامۆستایان پلانیان چییە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و پێشنیارەکانی یەکێتی مامۆستایان چییە بۆ ئەوەی کە ساڵی نوێی خوێندن دەست پێ بکرێتەوە وەکو یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان بەرگریکردنە لە مافی مامۆستایان چیان کردووە بۆ ئەوەی کە مامۆستایان موچیان لە کاتی خۆیاندا پێ بدرێت و شایستەدارایەکانی خۆیان پێ بدرێت بۆی بتوانرێت ساڵی نوێی خوێندن لە کاتی خۆیدا ئەگەر ڕێکارە تەندروستیەکان ڕێگە بدات لە کاتی خۆیدا دەست پێ بکرێت و نەبێتەوەی مانگرتنی مامۆستایان و گرفت لە ناوەندەکانی خوێندندا دروست نەبێت. ئەمە تەوەرێکمان دەبێت کە لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان گفتوگۆ لەسەر و بابەتە دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر پلانەکانی کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان لە سلێمانی لەناو پارێزگای سلێمانی بۆ وەرگرتنی منداڵان لە باخچی ساوایان و خوێندکاران لە ناوەندە جیاوازەکانی خوێندنیان. کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان کە هەندێک جار لای هەندێک کەسیش بە کۆمەڵگەی پەروەردەیی کۆریەکەش ناسراوە لەبەرەوەی کنسوڵێتی کۆریای باشوور یاخود ڕێکخراوی کۆیکا لە باشووری کوردستان ئەم کۆمەڵگایی لە سنتەری پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەریەکە لە هەولێر و دووهۆک و سلێمانی و هەڵەبجا دروست کردووە. ئەم کۆمەڵگە پەروەردەیانە هەرچەند سەر بە فەرمی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانن، بەڵام هەندێک پەیوەندیشان لەگەڵ بە حکومەی کە کنسوڵێتی کۆریای باشووری کوردستان حکوومەتی کۆریای باشوور بودجەی دروستکردنی ئەو کۆمەڵگایانەی دابین کردووە، هەندێک کۆنتاکتیان هەیە لەگەڵ ئەواندا، بەڵام سیستەمیان هەمان سیستمی خوێندنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە هەر کۆمەڵگایەک باخچەی ساوایان خوێندنگای بنەڕەتی و خوێندنگای ئامادەیی هەیە. وەگوتم لە سنتەری پارێزگاکانی چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئەم کۆمەڵگانە هەن. لە یەکێک لەو ناوەندانەی خوێندن کە هەمیشە خەڵک چاوی لە سەرێتی بۆ ئەوەی کە منداڵەکانی لە باخچەی ساوایان و خوێندکارەکانیان لە خوێندنگاکانی وەربگیرێت کۆمەڵگەی پەروەردەیی کوردستانە. بۆ خۆیان ڕێنماییان بڵاو کردوێتەوە لەسەر وەرگرتنی خوێندکاران و منداڵان لە باخچەکانی ساوایان گفتوگۆی وردی زیاتر دەکەین لەسەر ڕێنمایەکان و پلانەکانیان بۆ ساڵی نوێی خوێندن لەگەڵ بەڕێز مامۆستا چنار حەسەن کەڵهوور بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان لە پارێزگای سلێمانی. مامۆستا ڕۆژ باش بەخێر بێن. ڕۆژ خۆت باش مامۆستا ڕێبین. زۆر سپاس مامۆستا. هەندێک ڕێنماییتان بڵاو کردوەوە لە هەندێک ڕێنماییەکان نەگەشت بێ بە هەموو کەسێک و وردەکاری ڕێنماییەکان سەرەتا بە لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین. ڕێنماییەکانی ئەم ساڵتان بۆ وەرگرتنی منداڵان لە باخچەی ساوایان چۆنە؟ چ منداڵێک وەردەگرن هەردوو قۆناغی 1 و 2 واتە منداڵی 4 ساڵ و 5 ساڵ وەردەگرن لە باخچەی ساوایان؟ بڕیارمان داوە ئەم ساڵ بۆ باخچە خوێندکار 4 ساڵ وەربگرین لە 1 2016 بۆ 31 12 2016. ئەو بڕیارەیش لەوە هات چونکی ئێمە تەلەبەی 5 ساڵمان هەر هەیە خۆمان. 4 ساڵی پار ئەم ساڵ بوونەتە تەمەنی 5 ساڵ کەوا 250 تەلەبەن. پێویستمان بە 100 تەلەبەی 4 ساڵە ئەویش بە تیر و پشک. ئەم 100 تەلەبەی کەوەری دەگرن یان 100 منداڵی کەوەری یەکگرن بۆ باخچەی ساوایان لە ڕەچاوی ئەوە کراوە کە گەڕەکانی دەور و پشتان بێگومانانی باخچەی ساوانیان لەوانەیە نەبێ یا کەم بێ ئەوان تایبەتمەندیان پێ بدرێت یان نا بە یەکسانیە بۆ هەموو کەس و کە سوکاری شەهیدان و پێشمەرگە تایبەتمەندی بۆیان کراوەوان؟ بۆ ئەم ساڵ بەعامە کاکڕێبین، یعنی گەڕەکمان نەخستۆتە ناو لستەکە. ساڵەکانی تر 50% بەشی گەڕەک بوو. ئەم ساڵ لەبەر ئەوەی پەروەردەی کوردستانە، یعنی ئەو هاوڵاتی ئەتوانێت لە گەرمیانەوە بە ئۆنلاین ئەو فۆرمە پڕەوە بکە، هەمووی ئەتوانێت بەشدار بێ. ئەی بۆ منداڵانی شەهید تایبەتمەندی کراوە؟ ئەوە منداڵی شەهید
ئەوە شتێکە مناقەشەی تیانە هەموو ساڵێ ئەو ڕێنمایە نهر بۆ باخچەکە بۆ بنەڕەتێکەیە بۆ ئامادەیەکەیە بۆ زانکۆیە مناڵی شەهید ئەوە استثنایە بەڵێ بەبێ تیر و پشک ڕاستەوخۆ وەرەگیرە زۆر باش ئەی بۆ پلانتان بۆ خوێندنگای بنەڕەتی بە تایبەتی وەرگرتنی خوێندکاران لە قۆناغی یەکی بنەڕەتی یەکی بنەڕەتی هەتا نۆ ڕاگیرە ئەم ساڵ ڕامانگرت بۆ یەک ساڵ بۆ وەرناگرن وەری ناگرین کاکڕێبین ئێمە کێشەمان هەیە لە زۆری تەلەبە و کەمی بینایە قەینا کۆمەڵگەی پەروەردەی کوردستان 25 دۆنەمە بەڵام هەمووی بینایە نییە ئێمەش تەلەبە بە لێژا و وەرگیراوە ئیسە ئەمانەوێ بۆ یەک ساڵ خۆمان ناو خۆمان ڕێک بکەین لەبەرەوەی 1250 خوێندکارمان هەیە لە بنەڕەتێکە ئەم ساڵیانی قۆناغی یەکی بنەڕەتیتان نابێ یەکی بنەڕەتیمان هەیە لەبەرەوەی 5 ساڵی باخچەکەی پارە 250 تەلەبەن ئەچنە یەکی بنەڕەتی ئەو 250 تەلەبە دابەشمان کردوتە نۆپۆل بە 27 خوێندکار یعنی ئێمە ئەم ساڵ نۆپۆلی یەکی بنەڕەتیمان هەیە بە 27 خوێندکار خوێندکارانی باخچەکەی خۆتان وەرەگرن ئەی ئەو بۆ نمونە گەڕەکەەکانی دەوروبەرتان لەوانەیە خوێندنگایان نزیک نەبێ بابەتێک بێ کە گرفتی وەرگرتنیان هەبێ ئەوان پلاندانراوە وەکو هێندا ئاگادار من لە بەڕۆبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ئەو خەڵکەی دەوروبەر گەڕەکانی دەوروبەر منداڵەکانیان لەکوێ داغڵی خوێندن بکەن ماوەسا ڕێبین ئیسە لە هەموو شارەکان زۆرترین شت قوتابخانەیە ئەم کۆمەڵگەیش وا بزانم ئەزانی پارک کراوەتە کوردی یعنی مەرحەلەی 1 و 2 و 3 ساڵ چوارەکەی شێبێتە کوردی جا ئەو دایک و باوکە بە ڕێزە ئەتوانن مناڵەکانیان بخەنە مەکتەبەکانی دەوروبەر لەبەروی خۆی خوێندنەکە بۆتە کوردی ئیتر فەرقی نییە کۆریەکە لەگەڵ کوردیەکە ئێمە لەو هەوڵایشین کەوابی گەڕێنینەوە ئینگلیزی بەڵام جارێ ڕاگیراوەویش باش دوای قسە لەسەر پلانی بابەتی خوێندن بە ئینگلیزی ئەەکەم لە قۆناغی یەک تاوەکو نۆی بنەڕەتی بوتت خوێنکار بە هیچ جۆرە ڕاگیراوە باشە ئەی لە قۆناغەکانی دیکە لە قۆناغی ئامادەیی پلانتان هەیە هیچ خوێنکار وەربگرن بەڵێ بەڵێ مەقعدمان هەیە بە پێی نمرە هەتا نمرەی خوێندکارەکە بەرز بێ تا چەندسی زیاترە چەند خوێندکار وەردەگرن لە قۆناغی ئامادەی 35 مەقعدمان چۆڵە لە تاوەکو 12 بڵێ ئەوەش ئەکەوێتە کێبڕکەی نمرەکان بڵێ نمرەی زۆر ئەوەن کە پێشکەشی ئەەکەن کێ نمرەی زۆرتر بێ ئەو خوێندکارە وەرەگیرە ینی ئەمە بە تیر و پشکنیە نەخێر هەتا نەوەتەکان هەبێ ناڕۆین بەرەو 1970کان باش ینی ئێستا دەرگاتان کراوەتەوە بۆ ئامادەیەەکە بۆ ئامادەیەەکە باشە بۆ قۆناغی منداڵانی باخچەی ساوایان و بۆ قۆناغی ئامادەیەەکە چۆن فۆرم وەربگیرێت لەکەیەوە بۆ کەی فۆرم دابش دەکرێت بەنسبەت باخچەکە ڕۆژی پێنجشەممە 27 مانگ لە هەشتی بەیانیوە ئێمە لە پەیجەکەمان ئەتوانن بە ئۆنلاین ناو و معلوماتی هەیە پڕی ئەەکەنەوە هەفتەیە بەردەوامە بێ هەتا دوی نۆئەکە ڕۆژی پێنجشەمە بۆ پێنجشەمە بە خێوکاری ئەو مناڵانە ئەتوانن فۆرمەکە پڕۆ بکەن دوای ئەوە شوێنێ دیاری ئەەکەین بۆ تیر و پشکەکە وەرگرتنەوەی فۆرمەکانیش هەر ئۆنلاینە بێ ڕاستە خۆ پڕەکرێتەوە باشە لە ناو کۆمەلگاکە خۆی هیچ فۆرم دابش ناکرێت هەمووی ئۆنلاینە هەموو ئۆنلاینە بۆ باخچەکە بەڵام بۆ ئامادەیەکە بەڕێوبەری ئامادەیەکە مامۆستا عەلی هەموو ڕۆژێ لە دەوامی هەیە دانیشتووە هەر خوێندکارێ ئەزانێک کەوا نمرەکەی بەرزە ئەتوانێ نوسخەیە لە کارتەکەیمان پێشکەشەکە ترژمارەی تلیفۆن دا ئەنا لە پشتەکەی ئەنووسێ ئێمەش دوای ئەوە بە پێی دەرەجە ئەو خوێندکارانە وەرەگرین ئەمەبستم ئەوە بوو لەبەر بەرچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان پێویست ناکە کە سەردانتان بکات ئەوەی قۆناغی ئامادەیەکە ئەتوانن بەڵام قۆناغی باخچەکە هەموو بە ئۆنلاینە بە هیچ جۆرێک دەستنووسیتیانە کە بێن سەردانتان بکەن زۆر باشە یەکێک لە بابەتەکانی دیکە کە قسەی زۆر لەسەر دەکرێت بابەتی خوێندن بە ئینگلیزیە لە کۆمەڵگەی پەروەردەی کوردستان و خۆت ئاماژت پێدا لە سەرەتای دەستپێکردنی خوێندن تیایدا بە ئینگلیزی بووە بەڵام لە ساڵی ڕابردووە کراوە بە کوردی
هیچ پلانێکەیە کە جارێکی دیکە خوێندن بکرێتەوە بە ئینگلیزی لەو کۆمەڵگە پەروەردەیانە یان پلانێکی قەتعیە و بە هیچ جۆرێک ئەتاوەکو قۆناغەکان هەمووی تەواوە بن ئینگلیزی نییە. هیوادارم قەتعی نەبێ و ئیشیشمان لەسەر کرد. من و بەڕێوبەری کۆمەڵگە حەزەکەن بگەڕێتەوە ئینگلیزی بەڕاستی لەبەرەوەی تایبەتمەندی کۆمەڵگەکە بە ئینگلیزی بوو. وەختێ ببێتە کوردی هیچ فەرقێکی نییە لەگەڵ هەر مەکتەبێکی ئاسایی. جارێ ڕاگیراوە ئەمە مناقەشەی لەوانەیە مامۆستا ئالان نیشکراوە لەسەری بەس ئیتر جارێ ڕاگیراوە. باشانی بۆ ئەم ساڵی خوێندن باوەڕمەکە کوردیە کوردیە بۆ ساڵانی داهاتوو پلان هەیە لەسەرەوەی کە ئەم ئیشی لەسەرەکەین کاکڕێبین. باشانی پلانەکە ڕوون نییە جارێ بەڵێ بەڵێ بەس ئەوە کۆتا نییە کۆتا بڕیار نییە کە ئەبێ هەر کوردی بێت. من هیوادارم کۆتا بڕیار نەبێ. باشە هیچ پلانێکتان دانە ناویانی بۆ ئەوەی کە ساڵانی داهاتوو چ بکرێت ئینەبێت. ئێمە هیوادارین ئەم ساڵ بە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین. ساڵێتر پلان و ڕێنمایی ترمانە بێ انشاءالله. باش ئینشاڵڵا ساڵی داهاتوو قسە لەسەر و بابەتاکەی ئەی پلانتان بۆ ساڵینی خوێندن چناگانی ئێستا کۆڤید 19ەیە بەڵام دیار نییە هەندێک قسە لەسەرەوە کرێت کە ڤاکسین دۆزراوەتەوە بەڵام ڤاکسینەکەش لەوانێت تا بگاتە عێراق و باشووری کوردستان پێی بچێ کاتەکە واز ئێمە لە هەنگاو بە هەنگاو نزیکە بینەوە لە ساڵی نوێ خوێندن بە پێی یاسا و ڕێنمایەکان لە 15ەوە دەبێت هەنگاو بندرێت بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن. ئێوەکو کۆمەلگاکە ئامادەکاریتان کردووە پێداویستیتان لە بەردەسایە بۆ ئەوەی کە ئامادەن بۆ ئەوەی ساڵی نوێ خوێندن دەست پێ بکرێت ئەگەر ڕێنمایە تەندروستیەکان ڕێکە بتات. ئێمە چاوەڕێی ڕێنمایی وزارەتی تەندروستین هەر کات بڕیاریدا کەوا ساڵی نوێ دەست پێ بکە ئێمەش وەکو وزارەتی پەروەردە هەوڵە دەین کەوا دەست پێ بکە ئەوش بە هاوکاری مامۆستا و ئیدارە و ستافی ئیدارە و پابند بین بە ڕێنمایەکانی تەندروستی. ئەگەر ئەڵێ مەسەلەن پلانەکە چی بێ قۆناغەکان بکرێتە 2 بەش 3 ڕۆژ بە 3 ڕۆژ منهەجەکان کەم بکەین کاتی دەوامەکەمانەوەی خوێندکارەکە کەمتر بێ لە ڕۆژانی تر ئاسایی ئەگەر بەکارهێنانی دەستکێش و کەمامە بێ ئێمەش چاوەڕێم بزانین وزارەتی تەندروستی بڕیاری چیەدا. یەکن لەو شوێنانەی کە ژمارەیەکی زۆر لە خوێنکار ینی ڕوتان تێکە خۆت وتت 1250 بەس بنەڕەتێکەیە تەنها بنەڕەتێکە جگە لە قۆناغی ئامادەی و باخچەی ئەوانە جیایە. باش ئەم ژمارەی زۆرە کە بچنە شوێنێک هەستەکەن ئەتوانێت ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. ئێمە کاکڕێبین 2 دەوامین هەر بە حاڵەتی ئەتیادی ئێمە 2 دەوامین ئەم حاڵەتەیش ڕوو بدا ئیتر ئەبێ بەرنمەیەکی توکمەی بۆ دابنین. ئەی لە ئامادەکاریەکانی دیکە لە مەسلەی پێداویستیەکان خوێندن هەر لە کتێب بێ لە وایت بۆرد بێ لە مێزی کورسی دانیشتی خوێنکاران بێن ئەزان پێداویستیانەی دیکە کە خوێندنگایەک پێویستێتی گرفتان نیە ئێوە چۆن گرفمان نییە هیچ شوێنێ نییە گرفتی نەبێ بە تایبەت ئێمە ئەگەر ساڵی تازە دەست پێ بکەین جا ئیتر چاوەڕێین بە هاوکاری پەروەردە و بە هاوکاری دایک و باوکی خوێندکار ئەبێ دابنیشین ئەو کەم و کورتیانە پڕۆ بکەین. چین کەم و کورتەکانتان ئەوانەی وا جەنابەت ئاماژەت پێ کرد وایت بۆردە کتێبە هەر خۆی ئەو خوێندکارە ساڵ بە ساڵ حەزەکە وەختی ئەڕواشتەکان کەرەسەکەی بەردەستی تازە بێ. ئێمە ئەم ساڵ بەهۆی کۆرۆنایش لەوانەیە پێویستمان بە کەمام و دەستکێشی زۆریش بێ تۆ ڕۆژانەیە ئەم خوێندکارە دەوامەکە لە ناو پۆلایە چەند سەعات لە ڕۆژەکە لە خوێندنگە بەکارێنێ ئەمە هەمووی پێداویستیە. باش لە ئەوەی کە باسمان کرد مێزی پێویستان هەیە بۆ خوێندن ینی بۆ ئەگەر شکا بێت زیانەی پێویستە یان شوێنتان هەبێت پێویستی بە مێزی خوێندنی پێویستە بێ وایت بۆرد ساڵانە ئەبێت تازە بکرێتەوە بۆی وایت بۆردەکان خراپە بن ئەمانەتان هەیە؟ وڵڵاهی جارێک کاکڕێبین یانی لە بەردەستان نییە هەیە ئەوەی پار هەیە بەڵام تازەمان نییە هیچ تازە نەکراوەتەوە. گرفتان هەیە لەوانەیە بۆ منە ئەگەر بڵێن وەزارەتی پەروەردە بۆنە بڕیار بیات 15 بۆ نە دەسەکرێتەوە بە ساڵی نێ خوێندن
ئێوە گرفتارن بەدەست ئەو ئەو بابەتانەوە؟ گرفتارە نین کەوا نەتوانین دەرگای خوێندنگەکەمان بکەینەوە لەبەر ئەو گرفتانە نەخێر باشین خۆمان بردۆتە ڕێ لەبەر ئێمە حانوتمان هەیە لەوانەیە مەوردی ئەو حانوتە ئەتوانین ئستغلالی بکەین بۆ زۆر پێداویستی بەکاربێنین. باشە ئەی لە بابەتی کتێب تا ئێستا کتێبتان بەدەست گەشتووە؟ جارێ ئەویش ئەبێ لە پەروەردەوە پێمانەڵێن وەرن کتێبگرن ئیتر خۆمان وەریەگرین کتێبی تازە بێ لەوانەیە ئەوەی پاریش بەکاربێنین. بەڵێ ئەی لە بابەتی بودجەتان لەبەردەسە هیچ؟ بودجە ئێمەش وەکو هەموو موسسەکان لە کوردستان بەهۆی دارایی کێشەی دارایی ئەم قەیرانە نیمانە هەروە تاوەکوتم ئاعتیمادمان کردوتە سەر بەشێ لە حانوت تیمادمان کردوتە سەر پەروەردە و هاوکاری دایک و باوکی خوێندکار. ئێستا ئەگەر ساڵی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە خۆ حانوت بە کەس نەدراوەوان فڕۆژگای خوێندنگە و باخچەی ساوایانەکەتان تاوەکو ئەو بودجێ تا ئەوە نەزانوانزان بە دواترە بێ بە هین بێت ئەم بابەتانە یەکلا بکرێتەوە زان بە ڕێبەراتی گشتی پەروەردە خۆی یەکلایکاتەوە ئەدرێ بەکێ ئەمانە کاتێکی پێچێ ئەمە تا بودجێ حانوتان بگاتە بەردەست. ئەی دەست پێکردنی ساڵی نوێی خوێندن پێویستیتانەوە بە بودجەیەک نییە لە بەردەستانە بێت؟ بڵێ کاکڕێبین ئەو ئجراعاتەی چۆن حانوتەکە ئەدرێ بەکرێ و ئەچێتە ناو مزایەدە هەمووی پێش وەخت جێبەجێ ئەکرێ هەتا وەختێ ساڵی نوێ دەست پێ ئەکا ئێمە بودجەی خۆمان لە بەردەست خۆمان بێ وەک هەموو ساڵەکان بەڕێوە بچێت. یعنی گرفتی بودجەتان نابێ؟ وڵی محاولەمان کردووە. باشە وەکو مامۆستایەکەم بام پرسیادت لێ بکەم وەکو کۆمەڵگەی پەروەردەی کە لەوانەیە ژمارەی زۆر مامۆستات لەو شوێنە هەبێت لە کۆمەڵگەی پەروەردەی هەستەکەن ئێستا هەنگاوەکان دراوە بۆ ئەوەی کە ساڵی نوێ خوێندن دەست پێ بکاتەوە کاتێتی یان نا زۆر گرفتەیە جارێ ماوە و ناتوانێت بڕیا بدەێت دەست پێکردنی ساڵی نوێ خوێندن. من ئەگەر وەکو هاوڵاتیەک قسە بکەم یان وەکو مامۆستایە من هەست ناکەم کاتی بێ کاکڕێبین لەبەرەوەی ئیستا بەهۆی کەمی بووجە ئێمە مامۆستاکە وەختێ معاش وەرنەگرێ پێویستی بە زۆر شتە هەتا بتوانێ وانەکەی خۆی بڵێ وایانە ئێمە پێویستمان بە کەم و کورتی تۆڵەی هەر ئەوە تا بودجەکە نییە تۆ لە حانوتەکە ئەی ئێمە کەمی میلاکاتە کەمی مامۆستامانە باخەوانە کارگوزارە ئەمە هەمووی کەمە بەڵام ئێمە هەر ئەوە تا هەوڵمان داوە بیبینە ڕێ. باش ینی ئێستا ئەگەر وەکو ناوەندێکی خوێندن پرسیارەکە ڕوبەڕوو ئێوە بکەمەوە ئەو هەنگاوانەی کە تا ئێستا نراون نازانم ئاگام لێ نیانی وزارەتی پەروەردە هیچ هەنگاوێکی ناوە هیچ هاوکارێکی کردوون بۆی دەست پێ بکەم بە ساڵی نوێی خوێندن ئەگەر بۆ نە بڕیار بترێت نەزان 15 نۆ بێ یان یەکی دەبێ هەر کاتێک بێت لەو کاتەیە لەو نێوانەیە کاتێک دیاری بکرێت داوەندەکانی خوێندن ئامادە نین بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بەنسبەت کۆمەڵگە ستافی ئیدارەی هەر سێ بەشەکە بە بەڕێوبەری و بە یاریدەدەری و بە مامۆستاکانی زۆر 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 دڵسۆزی کۆمەڵگەن و خوێندکارن. باوەڕ ناکەم هیچ گرفتێکمان هەبێ وا بزانام خۆیان خۆبەخشانە و دڵسۆزانە یەکەمورەمەسن تەنها لەوانێت بۆ منە چەند ڕوویەک ئێستا قساکرێت لەسەر دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بۆ منە کۆڤید 19 وەکو خۆت گوتت ناوەندەکانی خوێندنمان زۆر قەرەباڵخە ئەبێت سیستەمێکدا بنرێت بۆی کە هەندێک دەوامیش هەیە سێ دەوامیان هەیەی ناتوانانی تۆ بیکەیت لە ناو یەک بینە سێ دەوام ئەبێ بکرێت بە ڕۆژێ ناڕۆژێ هەندێکی دیکە قسە لەسەر ئەوە دەکەن کە ئەبێت دەمامک و دەستکێشی پێویست و تاقیم و ئەم بابەتانە بۆ ناوەندەکانی خوێندن دابین بکرێت تاوکو ئێستا ئەمە دابین نەکراوە قسە لەسەر گرفتی موچەی مامۆستا دەکەن کە نزیکە بێتەوە لە 2 مانگ و بە لێبڕینەوە پێی ئەدرێت ئەمە گرفتێکە لەوانەیە مامۆستایانمان بگرن و نەچنەوە ناوەندەکانی خوێندن وەکو خۆشت ئاماژت پێ هێندە منیش ئاگادار بم بودجەی پێویست لە بەردەم ناوەندەکانی خوێندن و تەنان بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکانیش نییە ئەگەر گرفتێک کەم و کورتێکە بێ کتێب چاپ نەکراوە بابەتی ئەوەی کە هەندێک خوێندنگا پێویستیان بە وایت بۆرد و حتەمە خوێندنگا مامۆستا هەیە مقابلەم کردو ئەڵێ ئەگەر بیانە بێ ساڵی نوێی خوێندن دەست پێ بکەنەوە بەم دەرفەتە بێ بێمانە خوێندکارمان بێ لەسەر بلۆک دابنیشێ مێز و ڕحلەی پێویستیان نییە بۆ خوێندن ئەمانە هەم لەم هەموو ڕوانەوە ئێوە کۆمەلگاکە ینی ئەگەر بێت و بڵێن دەست پێ یەکەن ساڵی نوێی خوێندن باس لە ناوەندەکانی دیکە ناکەم لەوانێت و ئاگار لێ نەبێ
ئێوە ئامادەن بۆ ئەمانە هەموو لەم بابەتانی کە باسم کرد ئەتوانن زاڵ بن بەسەر هەموو گرفتانە ئێوە ئەتوانین ئەنی گرفتان نابێ ئێوە خۆمان ناڵێم هەوڵە دین چارەسەری بکەین زۆر باش ئەی لە بابەتی ئەوەی کە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لەسەر بابەتی ڕێخستنی لەگەڵ ئیشراف و ئەمانە ڕێخستنی میلاکات هیچ گرفتان نییە کەم و کورتیمان زۆر هەیە مەسەن ئێمە دوێنی و پێر قائیمەیەکمان نردووە بە داواکاری مامۆستامانەوێ نەقڵمانەوێ کارگوزارمانەوێ باخەوانمانەوێ ئەوانە هەمووی کەم و کورتیە بەس لە هەوڵاین بۆ چارەسەرکردنی پەیوەندیتان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و ئیشراف هاوکارمانن بۆ هاوکارمانن پەروەردەی گشتیە ڕۆژ ئاوایە ڕۆژهەڵاتە فەراغی میلاکتان هەیە بەڵێ هەمانە لە هەمووی لە مامۆستا و بەڵێ هەمانە ئەوانە هەوڵتان داوایانی چارەسەر بکرێت ناڵێم هاوکارین ئێمە لەگەڵ پەروەردەی گشتی ڕۆژهەڵات ڕۆژ ئاواش زۆر سپاس نەزانام تۆ ئەگەر لە کۆتایە شتێکت ما بێ ڕووی بکەیتە بەخێوکەرەکان و ئەو کەسانی کە یەن فۆرم پڕ بکەنەوە لا ئێوە لە قۆناغی ئامادەیی بۆ ئەوەی کە ئەم ڕێمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت و هەم شێوازەکەشیان پێ بڵێن بۆ ئەوەی کە گرفتیان نەبێت هەر کاکڕێبین بە نسبەت باخچەکە بەشی باخچەکە و تومانە بە تیر و پشکە ئەوش بە ئۆنلاین لە ڕۆژی پێنجشەمە 27 مانگ هەتا دوینەوە 27 پێنجشەمەکەی داهاتوو بەردەوامە بێ بەڵێ با پڕی بکەنەوە معلوماتێکی تەواوی بدەن بزانە چییە معلوماتەکە پڕیەکەنەوە بەنسبەت ئامادەیەکەیش ئەتوانن ئسترساخی کارتەکە ببەن بۆ بەشی ئامادەیەکە بە پێی دەرەجەیە تا دەرەجەکە بەرز بێت تا چانسی زیاترە لە وەرگرتن بەنسبەتی بنەڕەتەکەی لە یەکەوە تا نۆ ڕاگیراوە و هیوای لەش ساغیم بۆ هەموو خوێندکار و مناڵ و دایک و باوکی ئەو خوێندکارانە زۆر سپاس بەڕێز مامۆستا حەسەن کەڵپور بەڕێوەبەری کۆمەلگەی پەروەردەی کوردستان لە سلێمانی سوپاس دەکەین بۆ بەرنامەکەتەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان لە پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە باس لە زانیاریەکانی ڕۆژ لە هەڵەبجە دەکەین ئەو فەرحان ئەگە زانیاریت هەبێت لەسەر باری تەندروستی سەرۆکی پێشووی شارەوانی هەڵەبجە کە ماوەی چەند ڕۆژێک بوو دیار نەبوو دوێنێ دۆزراوەتەوە ئێستا باری تەندروستی چۆنە و ڕۆژ باش و فەرموزانیارەکان لایتون بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەم ڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەیە لە دیارترین زانیاریەکان دوایەوەی کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی سەر ڕۆژی ڕابردوودا خدرکەریم سەرۆکی شارەوانی هەڵەبجە دیار نەماوە خانەوادەکەی لەلای بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە سکاڵای ونبوونیان تۆمار کرد دوێنێ لە ڕێگەی فڕۆکەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانیەوە گەڕان و پشکنینێک کراوە بە شوێنیاوە خەڵکی هەڵەبجەوە پۆلیس و دەستگا ئەمنیەکان گەڕان و پشکنینێکی وردیان کرد دوای کۆکردنەوەی سەرجەم کامێرەکان وە دەرکەوت خدرکەریم سەرۆکی پێشووی شارەوانی هەڵەبجە چووەتە سەیرانگای گوڵان لە گوڵان دواتر لەوێ دیار نەماوە و دواتر پشکنینەکان دەستیان پێکردووە لەلایەن کەسوکار و دەستەمنیەکان و توانرا بدۆزرێتەوە و لە ئێسادا باری تەندروستی جێگیرە ئێمە پەیوەندیمان بە خزم و کەسوکارەکەیەوە کردووە لە ئێسادا ئەوان ئاماژیان بۆ کردووە تەنها دۆخی تەندروستی خدرکەریمیان بەلاوە گرنگە لە ئێستادا ئەوانیش بۆ خۆیان کۆمەڵێک پرسیاریان هەیە لەسەر ونبوونی و چۆنێتی ونبوونی تاوەکو ئێستا خۆی هیچ زانیارێکی لەسەر هۆکاری دیارنەمانی یاخودمانەوەی لەو شوێنەدا بڵاو نەکردوێتەوە بەڵام ئەوەی کە جێگەی ئاماژە پێکردنە ئەوەیە کە خدرکەریم لە ئێستادا تەندروستی جێگیرەوە لەلایەن تیمە تەندروستیەکانەوە چاودێری دەکرێت و لە ئێستادا گەڕاوەتەوە ناو خانەوادە و کەسوکارەکەی لە لایەکی دیکەوە لە یەکی تر لە هەواڵەکاندا دوای ئەوەی کە هاوڵاتیەکی با بڵێن سنووری پارێزگای هەڵەبجە کە پێشتر کارمەندی ناحەی خوڕماڵ بووە کارمەندی شارەوانی خوڕماڵ بووە دوای 32 ساڵ لە ونبوونی یاخود دوای 32 ساڵ لە چوونی بۆ بەغدا جارێکی دیکە گەڕایەوە بۆ هەڵەبجە و هاوڵاتیە دوای ئەوەی کە داوای لێ دەکرێت ببێت بە جێیشە شعبی لە ڕیزەکانی ئەو کاتی بەعزدا بەڵام ئەو قبوڵی ناکا بۆیە و دەست لە کارەکەی هەڵدەگرێت کە کارمەندی شارەوانی بووە دەچێتە بەغدا دوای 32 ساڵ جارێکی دیکاتەوە هەڵەبجە پارێزگاری هەڵەبجە خانوویەکی بەکرێ بۆ گرتووە بڵێنی پێداوە سەرجەم کەرەستەکانی خانووەکەی بۆ دابینکەوە لە داهاتووشدا خانوویەکی تایبەتی بۆ دروست بکەن و
مووقیفەکانی ئەو پیاوە بەتەمەنە کە ئێستا تەمەنێکی کردووە بەرز هەڵسەنگێنراوە پارێزگاری هەڵەبجە پشتیوانی خۆی بۆ دوو پات کردەوە لەلایەکی دیکەوە ئەمڕۆ لە مەڵبەندی ڕێخستنەوەی شارە زۆر سەرجەم ڕێکخراوەکانی سەر بە مەکتەبی ڕێکخراو دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبنەوە کە گەڵاڵەی چەند بابەتێکی پەیوەست بەکاری ڕێکخراوەیی دەکەن لە سنووری پارێزگای هەڵەبجاوە جەخ لەسەرەوە دەکەنەوە کە پێکەوە کار بکرێت بە ئاراستەی دوایین ڕێنمایەکانی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کار لە سەرکاری ڕێکخراوەیی لە سنووری پارێزگای هەڵەبجە بکرێت ئەمە تەواوی ئەو زانیاریانن کە لە پارێزگای هەڵەبجەن و هەواڵێکی دیکەش بیرم نەچێت بەهۆی ئەو خۆپشاندانانی کە لە ماوی ڕابردوودا چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری پارێزگای هەڵەبجە کران لە ئێستادا دەوامی بەشێک لە دامەزراوەکان ڕاگیراوە بە تایبەت شارەوانی هەڵەبجە بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە مەلەفەکانیان سوتاوە ئەوان ئاماژە بۆ دەدەن تاوەکو بیناکە ڕێک دەخرێتەوە مەلەفانە بەدەست دێنێنەوە پێدەچێت دەوامی ڕسمی دەست پێ نەکاتەوە ئەمە ئەو زانیاریانن کە ئەمڕۆ لە هەڵەبجە. زۆر سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کا بە شێوەیەکی ڕاستەخۆوە لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە بووین. سپاس بۆ زانیاریەکانت. دەچین لای تەوەری دووەمی بەرنامەکەمان. لە تەوەری دووەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر پێشنیارەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە هەندێک لە ناوەندەکانی خوێندن و مامۆستایان و ئێستش لە تەوەری یەکەمدا بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان سلێمانیمان لەگەڵا بوو کە کۆمەڵێک گرفت لە ناوەندەکانی خوێندندا هەن. هەرچەندە ئەو گوتی کە ئێمە دەتوانین ساڵی نوێ خوێندن دەست پێ بکەینەوە بەڵام هەندێک ناوەندی دیکە گرفتی گەورەتری دیکەیان هەیە لەسەر نەبوونی بودجا نەبوونی کتێب نەبوونی پێداویستیەکانی خوێندن و بابەتی ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان کە ژمارەیەکی زۆر خوێندکار لە ناو خوێندنگاکاندا هەند بەریەکەوتن دەبێت لە ناو خوێندکاراندا چۆنەتی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و هاوکاریکردنی ناوەندەکانی خوێندن لە دابیکردنی پێداویستیەکانی دەستکێش و دەمامک و تاقیمکردنی پێویست. پێشنیاری یەکێتی مامۆستایانی کوردستان چییە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن؟ ئەمە بابەتێک لە تەوەرێکی دیکە زۆر کەس قسە لەسەر بابەتی بەرگریکردن لە مافی مامۆستایان دەکەن. یەکێتی مامۆستایانی کوردستان چی کردووە بۆ ئەوەی کە مامۆستایان موچەی خۆیان پێ بدرێت لە کاتی خۆیدا بۆی بتوانن گەڕێنەوە ناوەندەکانی خوێندن چونکە زۆر کەس دەڵێن مامۆستا کۆڵەکەی سەرەکی پەروەردەیە. ئەگەر مامۆستا نەتوانێت بە مەزاجێکی باش و بە گیرفانێکی پڕۆ بچێتە ناو ناوەندەکانی خوێندن چۆن دەتوانێت ئەو ئەرکە گەورەی کە لە سەرشانێتی ئەرکی پەروەردە لە بەگەڵیژیدا فێرکردن چۆن دەتوانێت ئەو ئەرکە گەورەیە جێبەجێ بکات ئەگەر خەیاڵی لای قوتی منداڵەکانی بێت خەیاڵی لای ئەوە بێت کە چۆن بتوانێت سەرەتاییترین مافی موچەیە بۆی دابین بکرێت. لەم دۆخی هەرێمی کوردستان لە دۆخی ڤایرۆسی کۆرۆنا و دۆخی قەیرانی دارایی پێشنیاری یەکێتی مامۆستایانی کوردستان چیە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن بۆ گفتوگۆکردنە سەرم بابەتە میوانداری بەڕێز مامۆستا دڵشاد مەجیدمان کردووە کە سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستانە. مامۆستا ڕۆژ باش و بەخێر بێت. بەیانی هەبوو لایەکتان باش. زۆر سپاس. مامۆستا بە شوێکی گشتی پرسیارەکە سەرەتا دەست پێ بکەم پێشنیارەکان یەکێتی مامۆستایانی کوردستان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن چییە؟ دیارە یەکێتی مامۆستایانی کوردستان و مەکتەبی سکرتارەت بەیاننامەیەکی دەرکردووە لە بەیاننامەکەی کۆمەتیشی خستۆ لەسەر کۆمەڵێک سێکتەر کە ئەکرێت بکرێتە بناغە بۆکردنەوەی ناوەندەکانی خوێندن بۆ ئەم ساڵی خوێندن. بە تاکید خاڵ یەک لە بەیاننامەکە دابینکردنی موچەیە هەرسی ڕۆژهارێکەوە. ئەگەر پەلە نەکەین مامۆستا هەنگاو بانگاو چینە سەر بابەتەکە بەشی دووهەمی تایبەتەکەم بۆ مامۆستایان و چیتان کردووە بۆ ئەوەی کە موچە بۆ مامۆستایان دابین بکرێت چونکە قسە هەندێک قسەتان لەسەر دەکرێت و کوێکی مامۆستایان بۆی بەڕوونی قسە لەسەر و بابەتانە بکەین. بەس ئێستا لە بابەتی پێشنیارەکان بە تایبەتی دابینکردنی پێداویستەکانی ناو خوێندنگاکان و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کە خۆتان زان ناوەندەکانی خوێندن زۆر قەڕەواڵخن. خۆیگەر قسە لەسەر پێشنیارەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان بکەین خاڵێکیان ئەو موچەیە خاڵەکانی تریان کە گفتوگوی لەسەر دابینکردنی ژینگەیەکی تەندروستە بۆ خوێندکار لە ناو ناوەندەکانی خوێندنە. ئەمەش بە تاکیدەرکی وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکانە کە بتوانن ژینگەیەکی دروست بۆ خوێندکار و بۆ مامۆستا دەستەبەر بکرێت تاوەکو بڕیاری کردنەوەی ناوەندەکانی خوێندن بدرێت. ژگەلەوە لە قۆناغی ئێستا پێما بێ زووە بۆ کردنەوەی ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستانی تەجروبەیەکی ڕابردوومان لەسەر ئەم جۆرە ڤایرۆسە نەبووە لە ڕابردووە ناتوانین ئێستاشا بە هەنگاوی یەکەم یەکسەر ناوەندەکانی خوێندن ئێمە وەڵا بکەینەوە بەڕێ خوێندکار و
قوتابیاندا لەبەرەوە ئەبێت هەر نەبێت تەجروبەیەکی وڵاتانی ئیقلیم وەربگرین، تەجروبەیەکی عێراق وەربگرین، تەجروبەی چەند وڵاتێک وەربگرین کە لە هاوشێوەی ئێمە لە ڕووی ژینگەوە تا بتوانین ئێمە ئەو بکەینە بنەمایەک و باش ئەو میکانیزمانی ئەوان پیادەیەکەن بتوانین ئێمە لە هەرێمی کوردستانە پیادەی بکەین یاخود لە شاری سلێمانیا پیادە بکرێن. ئەمە خاڵی دوو هێنانەوەی نزیکەی 2 ملیۆن خوێندکار لەسەر جەم قۆناکان بنەو ناوەندەکانی خوێندن کۆمەڵێک ئەرکی و مەهامی حکومەت زیاتر ئەکات و مەسرف لە ڕووی داراییەوە زیاترەکە بە حکومەت هەرێمی کوردستان لەبەرەوەی پێویستی بە دابینکردنی دەمامکە، پێویستی بە دابینکردنی دەستکێشە، پێویستی بە دابینکردنی پاکەرەوەی زیاتر و چاکتر و بەنەوعیەت و کوالەتی باشتر تاکو خۆپارێزی قوتابیەکە یاخود دروستکردنی ژینگەیەکی لەبار و دروست بۆ خوێندکارەکە بێتە بەرهەم. ئەمانش بە دڵنیاییەوە لە ئێستایا گەر نەڵێن ئاستەمە مەحاڵە بتوانێت حکومە بچێتە ژێرباریەوە ئەبێ بەشێک لەو ئەرک و مەهامانە جارێکی تر بچێتەوە سەر خێزانەکانی خوێندکاران. بە تاکید ژێ لە ماوەی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو یا 3 ساڵی ڕابردوو بەشێکی زۆر لە خێزانەکان ئەرکی نۆژانکردنەوە و ئەرکی کڕینی پێداویستەکانی ناوەندەکانی خوێندنیان گرتوۆتە ئەستۆ. ئەمە لە ڕابردوو، بەڵام لە قۆناغی ئێستا هەموو زانین نەم دابشکردنی موچە مانگانەیە نەموچەکەژە و بڕێکە لە ڕابردوو وەرگیراوە دابشکراوە کاتە خێزانەکانی بەشێکیان موچەخۆرن و حاڵوەز و گوزەرانی بازاری ژەو بۆ شێوەیە کابیرێ بەوانی کە غێری موچەخۆرن یاخود کاسبن لە ناوبازارە یاخود هەر کارێکی سەربەخۆ ئەکەن، ینی هەموو بەیەکەوە لە ڕووی داراییەوە گیرفانەکان لەبار نین تاوکو بتوانن هاوکاری پرۆسی پەروەردە و بەگەڕخستنەوەی ناوەندەکانی خوێندن بکرێت. بۆیە هەچ قسەیەک لە ئێستاە لەسەر پرۆسی پەروەردە بکرێت بە ئاراستەی پەلەکردن لەکردنەوە پێم وایە بەرەو کارێکی نادروستە لە قۆناغی ئێستاە. باش بۆ کۆی ئەمانەی کە باست کرد کۆی ئەم هەموو گرفتانە هەیە زایدەن بتوان گرفتی نەبوونی موچەی مامۆستایانیش. ئێوە پێشنیارێکتان هەیە بۆ کاتێک بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن یا ئەوەی کە ساڵانە کە هەبووە لە 15 تاوەکو یەکی دەدەست بکرێت بە ساڵی نوێ خوێندن دەتوانرێت ئەم ساڵیش لەو کاتەیە دەست بکرێتەوە بە ساڵی نوێ خوێندن؟ خۆی ڕابردوو بڕیاری وەزارەتی پەروەردەوەکردنەوەی ناوەندەکانی خوێندن بەپێی ساڵەکان ساڵ هەبووە 29 ساڵە بۆ یەکی دەبووە ساڵە بووە بۆ نمونە 2 دەبوو عفوو یەکینەوە ئیمتحان مباشرە کراوە دواتر ڕۆژی کردنەوەی ناوەندەکانی خوێندن دیاری کراوە. بەڵام بۆ ئەم ساڵ بەبوونی ڤایرۆسی کۆرۆنا و بوونی و قەیرانی دارایی ئاستەما بتوانێت لە کاتی خۆیە ناوەندەکانی خوێندن بکرێتەوە. پێویستەکە وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان پلان و بەرنامەیەکی چڕتر دابڕێژن بۆ بڕیاردان لەکردنەوەی ناوەندەکانی خوێندن تاوەکو خوێندکاری ئێمە مامۆستای ئێمە بەکەمترین زەرەر لەو پرۆسێ دەربچێت بۆ بتوانێت پرۆسەکە بەردەوامی بدرێتێ. ئێمە بیرمان نەشێت فەرمانبەری بەردەست لە ناوەندەکانی خوێندن ئەگەر بڵام ڕێژێ لە سایە 50 کەمی کردووە بۆ ڕابردوو ئەو تەمەنانەی کە پێی دامەزراون تەمەنانە لە قۆناغی ئێستاە زۆرینای خاننشین بوون تا نزیکەی مالی 57 خاننشینە ئەوەی تر کامێنێتەوە ژمارەیەکی زۆر کەمنوە. هەرێمی کوردستان لە ڕابردوو نەتوانراوە یاخود نەیتوانیوە ئەو لەو جۆرە کەسانە دامەزراندنیان بۆ بکاتواتە شاغیرێکی زۆر هەیە لە ناوەندەکانی خوێندندا خەڵکێکی بەردەست کە ئەمەش ئەو نەوە خەڵکەش لەو جۆرە خەڵکانە بوون کە کارەکانیان پاکشکەرەوە بوو یاخود خزمەتکردنی ناوەندەکانی خوێندن بووە بۆ فراهەمکردنی ژینگەیەکی تەندروست. لە ئێستا ئەوانش بەدەرز نییە، یعنی گرفتەکان زۆرن چارەسەرەکان کەمن ئەبێ پەلەن نەکرێت هەنگاوی حەکیمانە بدرێت تاوەکو ئەم گرفتانە هەنگاو بە هەنگاو چارەسەرە بن. ینی بەپێی وتەکانی ئێوە بێت لە نێوان 15 تاوەکو یەکیدا کاتێکی گونجاو نیە بۆ دەستپێکردنەوەی ئەگەر بە تاکید کاتێکی گونجاو نیە لەبەرەوەی پلانی گونجاو نییە. باش ئەی پێشنیارەکان چین یا پلانەکان چین ئێوە وەکویشێتی مامۆسان دەیخەنە بەردەست چونکە ئێستا لە مانگی 26 دوو خوێندن ڕاگیرا ینی لە وەرزی دووهەم تەنها 1 مانگ دەوام کرا. ئەمە زیانێکی گەورەش نابێت بە خوێندکاران بدرێت تۆ لە جێگەوەی کە هەردا بنیشیت و بڵێ لە خێر من ناتوانم ئەی دەوڵەتداری ینی چی حکومەتداری ینی چی نابێت تۆ پلانت هەبێ بۆ ئەوەی کە خوێندکاران
لی فەوتاوە تۆ یەک وەرزی ڕێک لە ساڵی نوێی خوێندنی ڕابردوو یەک مانگ داوامت کردووە ئەی ئەم ساڵیش خوێندکاران هەر ئاوا خوێندنیان بەڕێ بکەن بە تاکیدە و بەشێکی پەیوەستە بە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە خۆیانی بەرپرسن ئێوەش ئەبێ ڕۆڵتان هەبێت کە فشار بکەن بۆ ئەوەی کە حکوومەت و وەزارەت بتوانن ئەم پێداویستیانە دابین بکەن بۆ ئەوەی لە کۆتاییدا ئەم پرۆسی پەروەردەیە کە زیانی پێدەگا پرۆگی زیانگەیاندنە بە نەوەکان زیانگەیاندنە بە هەموو داهاتووی وڵاتیش بە تاکید یەکێتی مامۆسایانی کوردستان لە ڕێگەی خۆیەوە کە ئەندامی یەکێتی مامۆسایانی جیهانیە ئای هەروە هاوڕێی مامۆسایانی بەریتانی مامۆسایانی عەرەبیە ناسوود و جەمعەی معلمینی عەرەب لەگەڵ هەمویان لە پەیوەندیایە و بە هەمووش خەریکین ڕێگە چارەیەک دابنین بە تاکید یەکێتی مامۆسایانی جیهان بۆ قۆناغی ئێستا هەرو پێشنیارانەی هەیە کە ئێمە ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە لە ڕووی خۆپارێزیەوە یعنی ئەوەی کە یەکێتی مامۆسایانی کوردستان هەنگاوی ناوە پێشنیارەکانی ئاراسی وەزارەتی پەروەردە کردووە ئەم پێشنیارانە بەشێکیان پێشنیاری جیهانین بەشێکی تریان گونجاندنە لەگەڵ هەرێمی کوردستانە بەواقعی هەرێمی کوردستان ئێمە باز لە هێڵیان سوودوەرگرتن لە وانەیە ئەلکترۆنیەکەین ئەوان لە ئەوروپا ئەمانە جێبەجێکرا بەڵام لە هەرێمی کوردستان لە زۆر منتیقەتا ئێستا شەبکەی تەلەفۆناتی شیتیانیە تەلەفۆنی ئێژناکە مۆبایل چۆن نەتوانێت سوود لە ئەنتەرنێت ببینی یعنی ئەمە لە هەرێمی کوردستان گرفت دەبێت بۆ بەشێ لە خوێندکارەکان لە جگەل لەوە خوێندکاری ئێمە لە قۆناغی یەک تا باسنی یەکەم بۆ نمونە لە پۆلی یەک تا پۆلیسیە وەکو پێویست ناتوانێت کۆمپیوتەر بەکاربێنە پێویست ناتوانێت مۆبایل بەکاربێنە ناتوانێت سوود لەو بابەتانە وەربگرێت کە ئۆنلاین نمایش دەکرێت لەبەرەوە ئەبێ ئێمە بیرێک لە باسنی یەک بکەینەوە پۆلی یەک و دووسێ دواتر بێنین لە باسنەی دووە تاوکو باسنەی چوار ئێمە پلانێکی ترمان هەبێ بۆ ئەم جۆرە قوتابیانیان ئەم خوێندکارانە کە تەمەنیان لە 10 ساڵ بۆ 7 ساڵ 8 ساڵە ئەمانە وا کات ئێمە بکەوینە بەر کۆمەڵێ بربەرسەکانی بەدەرن لە توانازاتیەکانی تاکانی کۆمەڵگای ئێمە واتە بە بەرنامەیەکی چڕسەر دابنێن بۆ یەکە من گفتوگۆ قسە لەسەر تاخیربوونی پرۆسی پەروەردە ئەکەم لە ڕۆ معنەویەکەوە ڕوونە دیارە جگەر لەمانی کە باسەکەین پێشێ پەرتووکیش تاکویستا بەردەست نەبێت کتێبی تازە بۆ قوتابیان شکۆنەی ئێمە ئێستیفسارمان کردووە تاکویستا گەمچینەکانی سلێمانی و پێویست کتێبی لە بەردەستانیە دابشکە بە ساڵی نوێ خوێندن جگەل لە هۆکارانی کە باس کراون بابەتە بژێوی ژیانەکەی مامۆستایە ینی مامۆستا لە ماوەی ڕابردووە هەموو زانین شێوازی دابشکردنی موچە و بڕینی موچە چەندێک بۆ و چۆنە داهاتوش بەرچاو ڕوون نین ئایا حکوومەتی هەرێم تا چەند ئیلتیزامەکە بە پێدانی موچە چەند دەتوانێت لە مانکانی داهاتوە چەند ئەبڕێت دیاخود موچەی تەواو ئەیە دیاخود یاسای چاکسازی لە چ قۆناغێکە وەستاوکەی کاری پێکرێت تاکەی مامۆستا موچانە بەم شێوازە وەرەگرێت جەوهری گفتوگۆکەی ئێمە لەسەرکردنەوەی کردووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی دەڵێن ئێوە ڕێکخراوێکن ڕاستەخۆ پەیوەندیتان لەگەڵ مامۆستایانە هەیە بۆ ئەوەی کە مامۆستایان لە کاتی خۆیان موچان پێ بدرێت بۆ ئەوەی مامۆستایان لە کە دەگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن یا لەم کاتانی زۆر مامۆستا هەیە گلەی ئەکاتەڵێ ئەو کاتانی کە پێویستیان پێمان و لاوەندەکانی خوێندن تەنها لە ڕیزبەندی موچەشە ئێمە لە ڕیزبەندی یەکەمەکانی بەڵام دواتر دەخرێنە ڕیزبەندەکانی دواترەوە ئەمانە هەموو گرفتی مامۆستان ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە ببنە دەنگێکی واقعی مامۆستایان و فشار لەسەر وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن بە تاکید توانای وەزارەتی پەروەردەش مەحدودە بەڕێز وەزیری پەروەردە کەمی نەکردووە بۆ هەوڵدان بۆ خزمەتی کەرتی پەروەردە بەڵام توانای ئەویش مەحدودە هەر ئەوەنەی تواناکەی هەیە وەزارەتی پەروەردەیە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم قۆناغەیە هەموو جۆرە بینینەکان و سەردانەکانی ڕاگرتووە تەنانەت کۆبوونەکانی خۆشی ئۆنلاینە یەکێتی مامۆستایانیش ئەوەی کە لەم قۆناغەیە ئەنجامی ئەیات کۆبوونەوەکانە و ڕاپرسیە لەگەڵ بەشێ لە مامۆستایان و کۆکردنەوەی سەرنجە و دواترەکەی کاتە یادداشت و ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئۆنلاین واتە بینینەکان کەمترە تا بتوانیت ڕوبەڕوو ئەو داواکاریانی مامۆستایان وەکو ساڵانی ڕابردووی ئێمە بۆ هەر ساڵێکە
کێشەیەکی موچە هەبوایە زیاتر لە 2-3-4 جار ئێمە سەرۆکی حکوومەتمان ئەبینی جێگری سەرۆکی حکوومەتمان ئەبینی سەرۆکی هەرێمان ئەبینی بۆ ئەم گەیاندنی ئەم داواکاریان یاخود پێداگیری لەسەر خواست و داواکاریەکانی مامۆستایان بەڵام بەداخەوە لە قۆناغی ئێستایە هیچ بەرپرسێک نابینرێت تا بتوانین تەنها لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە یاداشەکان و پێشنیارەکان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکانەکەین بە دڵنیاییشەوە لە ڕابردووشە بەر لە 5 ڕۆژەوە پێش نووسراوی مەکتەبی سکرتارە ئاڕاستەی وەزارەتی پەروەردە کراوە کە قسە لەسەر دابینکردنی موچەیە بە لە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە موچەی ماگانە بە بێبڕین دابش بکار بەسەر مامۆستایانە لە قۆناغی ئێستایە بۆم هەلومەرجەی ئێستایەکێتی مامۆستایانی کوردستان قسە لەسەر پاشەکەوتەکان و گەڕانەوەی پاشەکەوتەکان ناکە لەوەری وەزی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوە واقعەکە بەو شێوەیە بەڵام ئەکرێت لە قۆناغی ئێستایە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان ئەوەی کە لە توانای ڕێکخراوەکەیە هەیە بخەینەگەر بۆ ئەوی حکوومەت بتوانێت 30 ڕۆژ جارێک موچە بداتە مامۆستایان تا ئەمە فاکتەری سەرەکی بێت بۆ هەنگاونانی داهاتوو بۆ چۆنێتیکردنەوەی ناوەندەکانی خوێندن. قسەی زیاتر لەسەر بەتایبەتی بابەتی موچەکە ئەەکەم هەڵوێستی داهاتووتان چییە بێ ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت بەس با سەرەتا بچینە هەولێر هاوکارمان سەربازمان لەگەڵایە سەرباز ڕۆژ باش وزان میوانێکتان لەگەڵایە لەسەر هەمان تەوەر ئێوەش گفتوگۆ لەسەر بابەتی دەستپێکردنی ساڵی نوێ خوێندن لە وەزارەتی خوێندنی باڵا ئەی پلانەکان بۆ ئەو بابەتە چین و پێشنیارەکان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن لە ناو زانکۆ و پەیمانگاکانی سەر بۆ وەزارەتی خوێندنی باڵا. سلااوەتەوە لە سەررجەم بینرانی گەری کوردستان دیارە لە ماوەی ڕابردوو قسەی زۆر لەسەر دەستپێکردنەوەی داوام لە هەم لە باڵێن کەرتی پەروەردەوە هەم لە باڵێن کەرتی خوێندنی باڵاش کراوە و یەکێتی مامۆستایان پرۆژەی تایبەتی هەبوو بۆ کەرتی پەروەردە و بۆ ئاستی باڵێن لەسەر ئاسی زانکۆ پەیمانگاکان لە باڵێن لە خوێندنی باڵا بە هەمان شێوە یەکێتی مامۆستایان پرۆژەی تایبەتی هەبووە لەبارەی دەستپێکردنەوەی خوێندن لە زانکۆ پەیمانگاکان. من میوانێکم هەیە دکتۆر نادر نانەکەلی ئەندامی مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان قسەی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم کاک دکتۆر سلااوت لێبێ بەیانیت باش سپاس بۆ دەخواتە کە بەم بەیانی لەگەڵ ئێمە بوویت. سلااو لە بەڕێ سپاس. دەمێ ئەو بپرسم دوێنێ باڵێن وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەیکی هەبوو لەسەر ئاستی باڵێن ئەنجومەنی وەزارەت ئێوەش بەشدار بوون ئەم کۆبوونەوەی بەکوێ گەیشتووە تێیدا چی باسکرا ئایا ئەو پرۆژەی ئێوە لە کۆبوونەوەی دوێنێ باڵێن قسە و باسی لەکرا ئێوە پرۆژەکەی خۆتان قسە ڕوو؟ بەڵێ تەما هەڵبەتە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن ئێمە بە حکمی ئەو یەکێتی مامۆستایانی کوردستان نوێنەرایەتی گشت مامۆستایان دەکەن لە باخچەی ساوەند تا زانکۆ پەیمانگاکان لەبەر هەندێک بەڕاستی ئەرچ سەرشانمانە ئێمەش قسەمان هەبی پرۆژەمان هەوی پێشنیارمان هەوی بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن چ لە بواری پەروەردە چ لە بواری خوێندنی باڵا. تەمان ئێمە برادرانمان ڕۆژی شەمەی ڕابردوو بەشدار بوون لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە ڕێی بۆ چوون و پێشنیاری خۆیان هەبوو بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن هەرچەندە جارێ مناقەشەیەکی ئەوە نەکراوە هێشتا ماویتی و هەروها ڕۆژی یەکشەمە ئێمە کۆبوونەوەی سکرتارەتی ئاسایی خۆمان کرد و هەروها پرۆژە پێشنیارمان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن 2021 چ لە پەروەردە چ لە خوێندی باڵا پەسەند کرد و هەروەها لەسەر داوای وەزارەتی خوێندی باڵاش دوێنێ داوایان کرد کە ئێمە بەشدار بین لە کۆبوونەوەی ئاسایی خۆیان هەرچەندە ئێمە بەپێی یاسای ژمارە 18 ساڵی 92 کە لە پەرلەمانی کوردستان پەسەندکراوە ئێمە ئەندامین لە هەردوو ئەنجومەنی وەزارەتی پەروەردە و خوێندی باڵا بۆ دیفاعکردن لە کاروباری مامۆستایان ئەوە بوو دوێنێ و پێشنیار بووکەوە ئەم پرۆژەی ئێمە کە هیتمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن 2021 لە خوێندی باڵاش ئێمە مناقەشە و گفتوگۆی لەسەر بکەین بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆری خەیاند و زیاتر ئەنجومەنی وەزارەت خەریکی پلانی وەرگرتن بوو لە زانکۆ با بڵێن حکومی و تایبەتەکان لە بە هەندێک بەڕاستی نەگەیشتنە ئەو فەقەرەی چۆنێتی دەستپێکردنەوەی ساڵ نوێ خوێندن کۆبوونەوەکە دواخرە بۆ ڕۆژی شەمە لە ڕۆژی شەمە کۆبوونەوەکە تاوا دەکرێت. پێم بڵیت دکتۆر نادر پرۆژەی ئێوە لە بۆ باڵێن بۆ زانکۆ پەیمانگاکان دەستپێکردنەوەی داوام لەسەر ئاسی خوێندنی باڵا ئەگەر پێم بڵێ پرۆژەکەی ئێوە چییە؟ بەڵێ پرۆژەکەی ئێمە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن 2021 لە خوێندنی باڵا بریتیا لەوەی کەوا پێش هەموو شتێک ئێمە دەبی ئەوە بزانین شیعاری ئێمە بۆ لە ئاخر کۆنگرێ 12 کەوا بۆ دروستکردنی کۆمەلگە یان نەوەیەکی
تەندروست پێویستمان بە پەروەردە و فێرکردنێکی تەندروستە بۆ ئەم ئەنجامدانی ئەم کارش پێویستمان بە مامۆستایەکی لە خەمڕەخساوە پێش هەموو شتێک تۆ دەی مامۆستا ئامادە بکەی مامۆستایەک لە خەمڕەخساوی مامۆستایەک شتەکانی بۆ دابین بکەی بەڕاستی گچکۆ ئەمە ئەم پرۆژەیە چێ ئەنجامیدا ئەرچی سەرشانی چیە مامۆستایە یەکەم جان لەبەرەندێ پێویستە یەکەم شت با بڵێ موچەی مانگانەی مامۆستا بدرێسی ڕۆژجارێک بەڕاستی مافی مامۆستا پارێزراوبی چۆن لەم ڕۆژانی ڕابردوو وەزارەتی پێشمەرگا مەسلەی پلە بەرزکردنەوەی ڕاگەیان بەڕاستی پێویستە بۆ وەزارەت پەروەردە و خوێندی باڵا مەسلەی تەرفیع و پلە بەرزکردنەوەش یعنی بکرێتەوە لە بەروی مافێکی خۆیتیان ئەمە خاڵێکە خاڵێکتر بەڕاستی پێویستە مامۆستا هەتا زووە ڕابهێنرێت لە ڕێگای لیژنەی پسپۆرۆ لە سەر مەسلەی ئامێرەکانی پێشکەوتو و هەروە تەکنۆلۆژیای پێشکەوتو و هەروەها ئێمەش پێشنیار دەکەین بەڕاستی هەموو زانکۆیەکان بنکەیەکی تەندروستیان بۆ ئەمساڵ بۆ بکرێتەوە لە هەندێک زانکۆ هەیتیان بەڵام زانکۆیەکان دوورە دەستوەکو ئەوەی لە قەزا و شوێنە دوورەکان هەنە بەڕاستی لەوانەیە نایانبی بنکەی تەندروستی گرنگە بۆ مەسلەی ئەم پەتایە ئەگەر بێت و بێ هەر کێشەیەک شتە مامۆستا خوێندکار ڕوبەڕووبۆ لە بەروێ بتوان ئەمە پێشنیاری دووەمان بۆ وەزارەتی خوێندی باڵا ئەوەیە بەڕاستی ئەم ساڵ خوێندکارێکی ئەکجار زۆر داخلی امتحانی بەکالۆریە بۆەوە هەروەها حتمما زیاتریش مەتەن نسبەی نەجاح لە ساری ڕابردوو زیاترە ژمارەیان لەبەرێن داوا دەکەین کەوا وەزارەتی خوێندی باڵا پلانی وەرگرتن فراوان بکە و هەروها دەست و پەنجەیان نەرم بکە لە ڕێکارەکانی وەرگرتن چ لە زانکۆ با بڵێم پەنگەم مایانگە حکومیەکان و تایبەتەکانیش بۆی بتوانن زیاترین ژمارەی خوێندکار لەم زروفە بتوانن لە زانکۆ پەیمانگەیەکان وەرجێن ئەقل ئەگەر بێت و بێ داژنامەزرێن بەڵام بتوانن بڕوانامەکانیان بەدەستبین و هەروە ئێمە پرۆژە سەرچەکەمان بریتە لە خوێندنی بە تێکەڵ یعنی تێکەڵ بریتە لەوەیکەوە هەم لە ڕێگای ئۆنلاین بە ئیلێرنینگ هەروها هەم لە ناو کەمپەس بەشی هەرە سەرکی خوێندنی تیۆریەکە لە ڕێگای ئۆنلاین بی اینجا هەر پلتفۆرمێک هەردەبژێرن لە ڕێگای گوگل زوم بی فیس تو فیس بی یان ڕیکۆردبی تەزیل بکرێ هەر پلتفۆرمێکی تەکنۆلۆژیە پێشکەوتوی ئیشکالێک لەو نێتیۆریەکان بەڵام پراکتیکیەکان بەڕاستی پێویستە لە ناو کەمپەس لە ناو تاقیگە ئەنجام بدرێ ئەمە فکرە ڕئیسەکە ئێمە اینجا ئەم پرۆژێش بەڕاستی بەشێکی ئەرک دەکەوتە سەر وەزارەتی خوێندی باڵا بەشی هەندێک ئەرچی دەکەوتە سەر ئەنجومەنی زانکۆیەکان هەندێکی دەکەوتە سەرشانی خوێندکارەکان بەڕاستی هەر یەکە دەی بە ئەرچی خۆی هەستی بۆ نمونە وەزارەتی خوێندی باڵا گرنگە با بڵێن ساڵنامەیەکی زانکۆ چ سمستەر بی چ ساڵانە بی دیار و ڕوونی هەبی لە ئێستاوە کۆمەڵێک ڕێنمایەتریش پێویستە مەتەن دەربکە بۆ ئەوەی بتوانن مەتەنان یعنی ڕوئیا با بڵێن و هەروەها مەتەنان ڤێرژنی مەتەنان با بنێ ڤیژنی هەم مامۆستا و هەم خوێندکارەکان لە ئێستاوە دیاربی چۆن دەستپێنەکەن چۆن دەبزێمەکەنە و هەروەها پێویستە مەتەنان کۆمەڵە گۆرکشۆپی جۆرا و جۆر بکرێتەوە بۆ مامۆستایان بۆ خوێندکارەکانش بۆی بتوان بزانن چۆن مەتەن ئەگەر ساڵی پار ڕاستە زانکۆ پەیمانگەیەکان بەکارێنەوە لەوانەیە هەندێک کەم و کورتی هەبی دەکرێت ئەم کەم و کورتیانە ئەم ساڵ کەم کرێتەوە یان هەر نەمینێ و هەروە ئەنجومەنی زانکۆیەکانش کۆمەڵک ئەرچیان دەکەوتە سەرشان بۆ نمونە بەشەکان خشتەی تاقیکردنەوەیە و هەروها مەسەن نیسابی مامۆستایە مامۆستا چەند نیسابی دەبی لە ڕێگەی ئۆنلاین چەندی دەبی لە کامپاس و هەروها پێداچنەوە بە پرۆگرامیش بەڕاستی ئەمە دەزانین بەم شێوێ لەوانێ نەتوانین پرۆگرامەکان هەمووی تەواو بکەن لەبەرەندە پێویستە چاپێخشانێک هەم وەزارەتی پێنەوەدا هەم خوێندنی باڵاش بۆ بکاتەوە هەروە کۆمەڵە ئەرچش دەکەوتە سەر شانی فێرخواست دەبی لە ئێستاوە خۆی لێ ڕابینی چۆن ئەزمون و تاقیکردنەوەکان دەکات و هەروە چۆن دەتوانانی لەگەڵ مامۆستا کۆرنێکت بکات لە وانەوتنەوەکان دەستخۆش بێ دکتۆر نادر من ئەگەڕێمەوە لای هاوکارم گەر هاوکارم ڕێبینیار ئەگە پرسیارێکی هەبێ بۆی ڕاستەخۆ لە میوانەکەی بکەم بەڵێ ڕێبینیار ئەگەر پرسیارێک شتێکت هەبێت بۆی کە لەگەڵ میوانەکەم سەرباز ئەگەر بابەتی پرسیار لەوە بکەی کە زۆر جار لەگەڵ میوانەکەشم لێرە هەمان گفتوگۆمان کرد لە مامۆستایان قسە لەسەر ئەوە دەکەن کە پێویستیان بە پشتیوانی یەکێتی مامۆستایانی کوردستان هەیە لەو هەڵوێستانەی کە دەری دەبڕن. حەزەکەم لێرە دواتر مام ساڵدەشار جوابمایەت و لە میوانەکەشت لەولێر بە حکومەندامی سکرتاریەت تا پرسیار بکەیت یەکێتی مامۆستایانی کوردستان چه هەڵوێستێکیان دەبێت ئەگەر بێت و حکومەت هێرمی کوردستان بەم شێوەیە دابش بەردەوام بێت لە دابشکردنی موچێ مامۆستایان. زۆر باشە.
دکتۆر نادر هاوکارم پرسیارێکی هەبوو دەربارەی ئەوەی کە مامۆستایان لە ڕابردوو لە ئێستاشدا داوای هاوکاری و پاڵپشتی یەکێتی مامۆستایان دەکەن ئەگەر بەم شێوەیە حکوومەت بەردەوام بێت وانێتە ژێرباری داواکاریەکانی مامۆستایان ئەوەی کە حەق و مافی ڕڵای خۆیانە یەکێتی مامۆستایان چه هەڵوێستێکی دەبێت چۆن پاڵپشتی لە مامۆستایان دەکات طبعا ئێمە خۆمان بە نوێنەری شەرعی مامۆستایان دەزانین یەکەم پیشەشمان ئەوەیەکەوە دیفاع لە مافی مامۆستا بکەین اینجا ئەو مافە چ مافی داراییبی چ مافی با بڵێن معنەویبی هەر شتێکی تری بەڕاستی و ئەرچی سەرشانی خۆمان ئەمە گشت مامۆستایان کە لە هەموو خۆناغەکان بەڕاستی بە مافی خۆمان دەزانین ئێمە لە هەردوو پرۆژە پێشنیارکراومان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێن چ پەروەردا چ خوێنی باڵا یەکەم خاڵ ئەوەیە پێویستە مافە دارایەکانی مامۆستا دابیم کرێ سی ڕۆژجارێک موچەکەی بدرێتێ بەڕاستی ئەم شتانەی ترش کە باسم کرد مەسەری پلە بەرزکردنەوەی موچە ئەو شتانەشیان بۆ دابیم کرێ ئەمە یەکەم خاڵی ئێمەیە ئەمە تەمان وەکو ڕێکخراوێک بەڕاستی دیارە مەتەن ڕێکارەکانی داواکردنی ماف چۆن دەکەن ئەمە هەوەکو ڕێکارەکانی خۆمان دەکەن بەڕاستی ئەو ڕێکارە یاسایانەی کەوا شەرعیانەی کە هەیە وەکو ڕێکخراو ئێمە هەموو ڕێکارەکان دەگرینە بەر بۆ ئەوی بتوانین مافی مامۆستایان دابیم بکەین. دکتۆر جان زۆر سپاس بۆ میوان دەرێت ڕێبین ینی هەر وەکو دکتۆر نادریش ئاماژەی پێکرد یەکێتی مامۆستایان بۆ خوێندنی باڵا لە هەمان کاتدا لە ئەگەری دەستپێکردنەوەی داوام دوایەوەی کە تاو لە ڕێکارە تەندروستیەکان دڵنیا بوونەوە و وەزارەتی تەندروستی بێگومان ئەوانیش ئەگەر بێت و ڕێکارەکان تۆزێک شلتر بکەنەوە لە ئەگەری دەستپێکردنەوەی داوام وەکو ساڵانی ڕابردوو نابێت بێگومان بە ڕێکاری توندی تەندروستی داوام دەست پێ دەکاتەوە لە ئەگەری دەستپێکردنەوەی داوام. ڕۆسپاس بۆ هاوکارمان سەرباز و میوانەکات کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوون. مام سەڵشاد دکتۆر نادیش باسی لە هەندێک بابەت کرد باسی وتی ئەو ڕێکارانەی کە وەکو ڕێکخراوێک پێویستە ئێمە دەیگرینە بەر با پرسیارەکە لە بەڕێستا بم شێوەیە بکەم هەڵوێستەکەتان یاخود ڕێکارەکان چی ئەبێ ئەگەر بێت و حکوومەت بەم شێوە بەردەوام بێت لە بەشکردنی موچە. ئێمە لە ساڵانی ڕابردوو سەرجەم ڕێکارە یاساییەکانی ئاماژە پێکراو لە پێڕە و پرۆگرامی یەکێتی مامۆستایانی کوردستانە پیادەمان کردووە پێڕەومان کردووە دڵنیام 4 ساڵی ڕابردوو قسەی وەزارەتی پەروەردە تێپەڕاندنی ساڵی خوێندن بووە بە لە سەرەتای دروستبوونی شەڕی داعش و قەیرانەکان کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد ساڵمان دانا بە ساڵی تێپەڕاندن ئەم ساڵیشی بێتە سەرواز 5 ساڵە لە سەریەگێمە خوێندکار تێ ئەپەڕێنین ئەم خوێندکارانەی تێمان پەڕاندون ئاسی زانستی و زانیاریان لاوازە ئاسی لە ڕووی معریفیەوە باش پێنەگەیەنراون کەواتە ئێمە ئەم ساڵ و ساڵی ئایندە و ساڵێکی تری بێتە سەر ئێمە جویلێک یان چەند جویلێکی نەخوێنەوار دروست ئەەکەین بە ئاخێنە زانکۆکانەوە تا ئێمە داهاتوویەکی زۆر خراپ لەسەر دەستی ئەوانە ئەشنینەوە یعنی کە قسە لەسەر دابینکردنی بژێوی بۆ مامۆستایانەکەین قسە لەسەر نەوەکانی پێگەیانی نەوەکانی ئاینداکەین لە هەموو ڕووەکانەوە بەڵام بەداخەوە وەکو پێویست ئەم داواکاری ئێمە وەرناگیرێت کاری لەسەر ناکرێت چەند ساڵێکە لەسەر یەک بەو شێوازە لە بڕین لە پاشەکەوتکردن لە دواخستن لە بڕینی بەردەوام لە ئاماژە پێنەکردن و ناڕوونی چارەنووسی پاشەکەوت و موچەکان ئەمانە وە ئەکات پرۆسەی پەروەردە لای حکوومەتی هەرێم وردە مەهامە سەرەکیەکەی خۆی ون ئەکات ئەگەر ئێمە مەبەسمانە لەم هەرێمەیە خەڵکی وشیار و پرزانست و پرزانیاری پڕمەعریفە پێ بگەێنین پێویستەکە کەرتی پەروەردە کەرتی خوێنی باڵا بەهێز بکەین نەک هێندێک کە گرنگی بە کەرتی تایبەت ئەدرێت لە پرۆسی پەروەردەیە لە خوێندنی باڵایە ڕوبعی ئەوە گرنگی بە کەرتی گشتی نادرێت کە بە پێشوانەوە کە ناڕزاییان دەربڕیوە یاخود کە هەڵوێستێکیان دەربڕیوە دەڵێن ئێمە پێویستیمان بە پشتیوانی یەکێتی مامۆستایان هەیە زۆر مامۆستا هەیە لە ناو ئەندامەتی یەکێتی مامۆستایان نەماوە دەڵێت لەبەرەوەی دەڵێن بەپێی پێویست پشتیوانیان نەبوو پشتیوامان نەبوون پشتگیرمان نەبوون لە کاتی دەربڕی ناڕزایەکان ئەمە بۆ هەڵبەت دەبووم پرسیارە لە من لە زیاتر سکرتایەتم بکردایە چونکە زۆر ڕوونا کە لە قیسلێمانی هەڵوێستەکانی زۆر جار جیاوازە لەگەڵ سکرتاریەت ئەم بابەتە بۆ وایە من پێم باشە ئەو پرسیارە لە
لقی هەولێر بکرێت یاخود لە مەکتەبی سکرتاریەت بکرێت نەک لە لەقی سلێمانی، چونکە ئێمە لە لەقی سلێمانی لە ڕابردوو موقیفەکانمان دیار و ڕوون و ئاشکرا بووە لەسەر پێنەدانی موچە لەسەر پاشەکە و ئێمە ئەندامی مەکتەبی تەنفیزین، ئەندامی مەکتەبی سکرتاریەت کۆمەڵە هەواڵ و برادەری ترن هاوپیشەی ترن کرێت ڕەچاوی ئەوە بکرێت کە لەقی سلێمانی لە خۆناغا جیاوازە سەختەکانە هیچ کات دەستی لە مامۆستا بەردەوامیش من وتم ینی سەرەتاش وتم کە پرسیارەکەم لێ کردی وتم دەبوو لە سکرتارەتی بکەم، بەڵام لە حاڵەتەکەی دیکەشا خۆ چ لە مەکتەبی تەنفیزی بێت چ لە سکرتارێت بێ کۆمەڵێک مامۆستای تێدایە لە سلێمانین. ئەمانە نەتانتوانیوە ئێوە لە ناو یەکێتی مامۆستایان هەڵوێستێک بێت تەنها لە قی سلێمانی نەبێ سکرتارێتی یەکێتی مامۆستایان بێ و لقەکانی دیکەش بێ هەمووی پێکەوە پشتیوانی لەو ناڕزایەتی مامۆستایان بکەم بۆی دوای بەتر ئەم گلەیانەتان ڕوبەڕوو نەکرێتەوە. ڕەچاوکردنی هەلومەرجی شوێنەکە یاخود لوکیشن و مۆکاژۆڕافیەکە پێم وابێ تاسی لەسەر ڕێی لقەکەکە لە بڕاردانە یاخود تاسی لەسەر ئەو سافاکە کە ئیداری ئەو لقاکەن بۆ نمونە دەفەری سلێمانی هەند زۆر جار ماوەقیفیان جیاوازترە لە شارێکی تر وە کارەکەژی ترەوە واقعگەڕێتەوە بۆ ژینگایی کە خەڵکی سلێمانی تیاژی پێچێت هەندێک بابەت هەیە بەرچاو ڕوونتر بیان خوێنەوەی خێراتر بۆ بابەتەکە بکەن جیاوازتر لە شوێنێکی تر یاخود ناوچەیەکی تر پێشەتی پێدانی مافەکان و یا دەربڕینی ناڕەزایەکان لێرە جیاوازتر بووە بەتاکید هەموو کات سلێمانی بۆ دەربڕینی ناڕەزایی جیاوازتر بووە لە ناوچەیەکی تری هەرێمی کوردستان بە دڵنیاییشەوە لە پێشنیارکردنی پرۆژەیە بەردەوام جیاوازی هەبوو لە نێوان شوێنەکانی ترە بە تاکیدی ژە و خۆپشاندانانی کە کراون لە ڕابردوو هەمووی لە ناوچەکانی سلێمانی کراون بە تاکیدیش بەشێکی زۆریشیان لە مامۆستانی شاری سلێمانی بوون هەم لە ڕووی بەدەستێنانی ئەنجامی باش دکتۆر نادریش باسی بابەتێکی کرد کە ئەوان وەکو یەکێتی مامۆستایان لە ئەندامی بۆردی وەزارەتی خوێندنی باڵان بامان شێوە ئەندامی بۆردن لە وەزارەتی پەروەردەش بە تاکید باش سەراسی وەزارەت باش ئەم هەڵوێستانەتان پەڕوونی گەیاندوتە ئەنجومەنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە وتوتانە پێیان ئەگەر بەم حاڵەتە بێت قورسا دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن ئەو پرسیارم دەکە لە سەرەتاوە لێکردی جارێکی دیکە دەیکەمەوە خۆشت ئاماژەیەکرد پێدا ئەمە چەند ساڵێکە ساڵی خوێندن هەڵساری تێپەڕاندن دەبێت ئەرکی حکوومەت نییە ئەرکی ئەو کەسانە نین کە لە وەزارەتن لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانن لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانن دۆخێک بڕەخسێنن وەکو خۆت وتت چەند ساڵی دیکە هەر بڵێن با دۆخ تێپەڕێ چەند ساڵی دیکە هەموو جیهان ئێستا کۆڤید-19 تایە تەنها هەرێمی کوردستان نیە تۆ پێشتر بڵێ مشەڕی داعش بووە هەموو جیهان ڕوبەڕووی قەیرانی دارایی بووەتەوە بە تایبەتی وڵاتانی کە پشت بە سەرچاوی نەوت دەبەستن ئێوە ئەمانتان بە وەزارەت نەوتووە ئەی حکومەتدارێتی یانی چی ئەی دەوڵەتدارێتی یانی چی تۆ نەتوانی لە کاتی ئەزمەکان و لە کاتی گرفتەکانە هەرچەندە کتێبینی شەیە لەسەر ئەوەی کە قەیرانەکە شێندە قورس نییە لە هەرێمی کوردستان بەڵام ڕێخستنەوەی سەرچاوی داهات و داراییەکان گرفتمان هەیە بەڵام بە ئەمە نەچینە ناو بابەتە بابەتێکی دیکەیە بەڵام نەتان بە ڕوونی دەتان و تۆ بە وەزارەتی پەروەردە تاکەی تۆ بەم شێوەیە هەر ساڵی خوێندن تێپەڕێنی بە تاکید تواناکان لە دەروی وەزارەتی پەروەردەیە ئەگەر وەزارەتی پەروەردە لایانی بەرپرس بێ لە پێدانی موچە بۆ نمونە ئێمە هەر وەزارەتی پەروەردە ئەتوانین هەموو ساتێک من دڵنیام ئەگەر بۆ نمونە وەزیری پەروەردە خۆی بری کاری وەزیر بەڕێوبەرە گشتیەکان ئەگەر ئەو هەڵوێستەی مامۆستایەک هەیەت یام هەڵوێستەی ئێوە هەتانەوە کول لە قی سلێمانی چێتی مامۆستایان ئەوانیش هەمان هەڵوێستیان هەبێ بێ گومان فشارێکی گەورە بن لەسەر ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کاروباری ڕێکخراوەی کاکە ڕێبین جیاوازە لە کاروباری بەڕێوە بردن کارجێڕی پێچێت ئێمە لە یەکێتی مامۆستانی کوردستان بتوانین هەموو گلەی و گازندەیەک بکەین هەموو گلی و گازندەیە بگەێنین هەموو ڕخنە و پێشنیار و پرۆژەیەکمان قسەمان هەبێت و بیگەێنین و داکوکاریش بنە سەری بەڵام کە بێتە سەر بواری کارجێڕی ئەو بەڕێزانی کە لە وەزارەتی پەروەردە کارەکەن بە تاکید هەمان معاناتی ئەندامێکی یەکێتی مامۆستانی کوردستان کە پرسیارکە بکەم بوورە کاتم نەماوە هەسەکەن داکۆکوی کارێکی
ڕەوابوون وەزارەتی پەروەردە لە مامۆستایان بە دڵنیایەوە لە نەخێر یعنی وەش گلەیتان لیان هەیە بە تاکی لە قۆناغی لە قۆناغەکان ئەتوانرا هەمان بیر و بۆچوونی ئەمایان هەوە لەسەر پرۆسی پەروەردە لەسەر پەخستن و پێشخستنی بەڵام بەداخەوە وانە بۆ بە دەلیلیژ بە یەک جار هەموو مەکتەبەی نیزەکانیان لە هەرێمی کوردستانە هەڵگرت کە بڕیاری گشتگیر بچی بە لایەنە پۆزتیفەکان نێگەتیفەکەی باردوویان پێم وابێ خراپە بڕیاری 100% خراپە بۆ جۆرانە ئەوایە هەمکردنەوەی مەکتەبەکان یان خوکردنی مەکتەبەکان بە ئینگلیزی لە قۆناغی ڕابردووە بە هەنگاو بواە بە پلان و بەرنامە بواە و ئەم داخستنەکەشیە وایە بە پلان و بەرنامە بواە زۆر ڕامە کێشی بۆ پرسی هات چەڵم کۆتا پرسیارە بەڵام زۆر سەرنجی ڕاکێشام ڕاوێژیان پێ نەکردنەوە کاتێکە گرفتە گەورەکانە زۆر سپاس ڕێز مامەستا دڵشاد مەجید سەرۆکی لەخی سلێمانی کێتی مامۆستانی کوردستان سپاس بۆ تۆرێ بەرنامە لەگەڵمانە بووی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانیشان دەچینە دوهۆک لای هاوکارمان کاروان سپێدە باش زانیاریەکانی ڕۆژ لە دوهۆک چین بەلە ڕەبین سپێدا هەوا و سپێدا بینەرەنگە لە کوردستان باش بیتن زانیاریان ڕۆژێ لە پارێزگەها دوهۆکێک و پارێزگەها دوهۆکێ ڤایرۆسێ کۆرۆنایە پارێزگەها دوهۆکێ کەفتیەت مەترسیەداش بەرزەدەبوونا ڤایرۆسێ کۆرۆنایەک و بتنێل دهی 195 کەس تووشی ڤایرۆسێ کۆرۆنای بووینە لە پارێزگەها دوهۆکێ هەروە 5 کەسان گیانی خۆش دەستدا سەرجەمێک و تووشی ڤایرۆسێ کۆرۆنایە بووین بێژین 3325 کەس بووینە هەروەسان هەتانوکە 2352 کەس هێشتا بنچاودێریەنە بنچاودێریا نوشداریدانە ئەو کەسێن کوشت ئەگەرێ ڤایرۆسێ کۆرۆنایە گیانی خۆش دەستدا 21 کەسن ڕێبین دەربارەی و داخوازیان وڵاتیان ژی مدڤیا ئەس زانیاریان بدەم کول پارێزگەها دوهۆکێ فەرمانبەر و مامۆستایان پارێزگەها دوهۆکێ تانەهاژی داخوازە پاشکەفتێ موچەیتکەن هەتانەهاژی ئەو کەسێن و داخوازە خڕڤەبوونە و خۆپیشاندانن مەدەنیانەت کردن پارێزگەها دوهۆکێش بوو گیڤاشتن لەسەر حکومەتە هەرێما کوردستانیش بوو بدەست خستنە مافێن خۆوەک و بەدەلبەرواری هەروەسڵا وەکو ئومێد بەڕۆشتی و هەروەسڵان دڵشاد گوهەرزیژی ئەف کەسە هەتانەها زیندانێ داماینە و نەهاتینە ئازادکردن هەروەسڵان گەف لەوان بێژین چالاکڤان و ڕۆژنامەڤانان ژی هاتینەکردن یەن و بێژین بەحث لە شێوازێ خڕڤەبوونە یان ژێ ئەگەرێن خڕڤەبوونێ بکاتن و پارێزگەها دوهۆکێ ڕێپێ نەهێتەدان بشێوازێن مەدەنیانە خڕڤەبوون بهێنە ئەنجامدان ji بۆ دەست بە ئینانا مافێن خۆ ئەڤە ڕەوشە بێژین یا پارێزگەها دوهۆکەیە یا بێژین شلای فەرمانبەر و مامۆستان و ئەڤە گاستندێن وانە هەروەسڵان پرۆژەیەکی دیە خزمەتگوزاریە تێتا دروستکردنیە ئەوە بەرهێنانێ ببورن یەوە بەرهێنانە تێتا دروستکردن و پرۆژێکی خۆدانکردنە چێلانە بێژین پارێزگەها دوهۆکێ نزیکی بێژین مەرحەلەن دماهێکە یانژی قۆناغا دماهێکە یا دروستکردنا وی پرۆژەیە لەسەر دونەمێن 1222 دونەمێن عەردی دەهێتە دروستکردن هەروەسڵان ڕۆژێدا ستیهکی بێژین لیترێن شیری 30,000 لیترێن شیری دەهێنە بەرهەمینان ئەڤە ئەو پرۆژەیەک و پرۆژەیەکە استراتیجیە بوو پارێزگەها دوهۆکێ و مازنترین پرۆژێ خۆدانکردنا چێلانە لە پارێزگەها دوهۆکێ سەرانسەر بێژین ئاستە عێراقێژی کاروان بابەتێکی دیکەوە سێری داتاکانی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنام دەکرد لە 24 ساعتی ڕابردوودا بێگومان ینی لە سەرتاسەر یەرمی کوردستان زۆرتری ژمارە تۆمارکرا 677 کەس توشببووی کۆرۆنان لە نێویدا دوهۆک داتاکەی زۆر بەرز بووەوە 194 ئەگەر بە هەڵەدا نەچوو بم ئەمە زۆرترین ڕێژەیەکە لە دووەک تاوەکو ئێستا لە ماوەی 24 ساعتدا تۆمارکرا بێت ئەیباری تەندروستی دوهۆک چۆنە بابەتەکان بۆ هێندە ڕێژەکە بەرز بۆتەوە لە دوهۆک و تا چەند هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکان و جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکان بەلە ڕێبین سەبارەت زێدەبوونا بێژین نەخۆشێن توشبووی ڤایرۆسێ کۆرۆنایش ئەگەرەوەیەک و نەها قەدەغەیە هاتنوچوونێ لە پارێزگەها دوهۆکێ نەمایە هەمید بێژین
جهên karî jî hatî nevekirin heta kafê û restorant û bêjin xwaringeh jî hatî nevekirin ev ji bûye stedemê belavbûna vayrûsê koronayê li parêzgeha Duhokê. Her wesan berdewam saxlemiya parêzgeha Duhokê li dîv zanyariyên destmek heftin ku rojane 3000 pişkinînan dikin. Şilaya xelkî jî ve taradeyekê baş e lê wekû pêdivînîne ku xelek pêgîrî pirênmayên saxlemiyê biketin ev jî bêjin hem wekû nebaweriyeka xelkî bawerî pênîne ku vayrûsê koronayê heye hem jî zêdetir têkeliya xelkî ku rojane yanî cihê karî û cihê wekû me de diyarkirin kafî û çayxane jî têkeliyeka zor çê dibîtin nava bazarên parêzgeha Duhokê de ev bûye stedem ku vayrûsê koronayê roj bi rojê zêdetir geşe biketin yan jî bêjin belav bîtin nav welatiyan de her wesan dergehên vekirina dergehên parêzgeha Duhokê digel parêzgehên dî û her wesan vekirina dergehê parêzgeha Duhokê digel başûr û naverastê Iraqê jî ev jî bûye sedem ku rengê evên tênet nava parêzgeha Duhokê jî de her helgirên vayrûsê koronayê bin ev bûye sedemê zêdebûna vayrûsê koronayê li parêzgeha Duhokê. Ev demekê de ku staxlemiya parêzgeha Duhokê jî bêjin cihên zêdetir vekirîne bû çareserkirina nexweşiyên vayrûsê koronayê û pişkinînkirina wan. سپاس بۆ هاوکارمان کاروان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای دوهۆکەوە لەگەڵمان نبووی هاوکار